بەداخەوە خۆشەویستەکانم زۆر جار بەهای ئینسان وای لێ دێ ئەرێ جلەکانم جوان بوو لە حەفلەکەیە، ئەرێ لەناو ڕەفیقەکان ما باش دەرکەوتم، دەرەجەکەم بەرز بوو، تۆ لێم ڕازی بوویت. زۆر جار بەهاکان وای لێیە بە قیاسی عەقڵی خەڵک ئەپێورێ، بۆیە ئەم بەهایانە هەمووی بە قیاسی پێغەمبەری خوا ئەپێورێ. پێکەنینی پێغەمبەری خوا چۆن بووە؟ ئەو نە پێکەنیوە تاوەکو دانی دەرکەوتووە. خواردنی پێغەمبەری خوا چۆن بووە؟ مامەڵەی لەگەڵ خێزان و ماڵ و بناڵا چۆن بووە؟ مامەڵەی لەگەڵ دەرەوە سەحابەکانیا چۆن بووە؟ مامەڵەی لەگەڵ دوژمنە چۆن بووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن هەستاوە؟ چۆن دانیشتووە؟ چۆن پەرستشی کردووە؟ ئەمە پەیڕەوە بۆ ئێمە. ئەمە پێوترێ پێوەری ڕێخەر، واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێوەرە بۆ هەموو بەها باڵاکان، بۆ هەموو بەها ئەخلاقیەکان. ئەوەندە بەهاکان جوانن لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەر کەسێ بەقەدەر ئەوەی لە پێغەمبەری خوا دوورەکەوێتەوە لە ئەخلاق دوورەکەوێتەوە، بەقەدەر ئەوەی ئیمان و دینەکەی لاوازە بێ، ئەخلاق و ئاکار و ڕەوشتی لاوازە بێ. بۆیە ئەممان داناوە پێغەمبەری خوا پێوەرە بۆ هەموو باڵاکان. ئەم بەهایە لە ترۆپکی مرۆڤایەتیایە.